رزدار رزگار حمد راوشکار وزارت چاندنیا هریما کردستانی جه هولی رمیوانه می یک رزگار دم باش سپاس با آمده بونا و لگل زیده بونا پلین گرمی زیده تر برهمی هریما کردستانی وی ورزی جی پی دیگه ها حتی نوکا کیجان برهمن کو قدغه هاورده کتیه سر یان جی باچ خستنه سر سڵاو لە بەڕێزت و لە سڵاو لە بینەرانی بەڕێز دیارە بابەتی ئەو بەرهەمانەی کە ئێمە زۆر زیادی کردووە بە تایبەتی لە وەرزی پێگەیشتنی بەروبوومی سەوزە و میوەی هەرێمی کوردستان کە لە سەرەتای مانگی چوارەوە دەست پێکات تا کۆتایی مانگی یانزە بەشێک لە بەرهەمەکانی کشت و کاڵی بە حکمیەوەی کە پێداویستی بازار و زیاد لە پێداویستی بازاری هەیە لە ناو ڕۆژمێری کشت و کاڵی لە دوایەوەی کە وەزارەتمان بڕیاری داوە لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کە خشتەی ڕۆژمێری کشت و کاڵی ساڵانە ڕێگەخینەوە بۆ دیاریکردنی باج و ڕێخستنەوەی هاوسەنجی نێوان هاوردە لەگەڵ بەرهەمی ناوخۆ و هەروەها بە لەبەر چاوگرتنی پاڵپشتی جوتیاران و داعمکردنی جوتیاران بۆ بازارکردنی بەرهەمەکانیان و چاودێریکردنی نرخ و کواڵەتی بەرهەمەکانیش خۆشبەختانە ئەمساڵ هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوو زیاتر بەرهەمەکانی زیادی کردووە بە تایبەتی ئێمە خاوەنی زیاد لە 30,000 خانووی پلاستیکین چەندین پرۆژێ هایدرۆپۆنیک هەیە کە بەرهەمی 4 فەسڵی ساڵەی سەوزەی تیا بەرەمەهێنێ زیاد لە 300,000 دۆنم باخەیە لە هەرێمی کوردستان لەسەر و 1,500,000 دۆنم زەوی ئەکرێ بە بەرەمێنانی سەوزە لە هەرێمی کوردستانە ئەمە وای کردووە ئەمساڵ چەند بەرهەمێک قەدەغە بکەین بە تایبەتی قەدەغەکردنی هاوردەکردنی بەرهەمی پەتاتەی خواردن کە لە سەرەتای مانگی پێنجەوە قەدەغەمان کردووە تا کۆتایی مانگی یەکی ساڵی داهاتوو پەتاتەی پیشەسازی لە سەرەتای مانگی پێنجەوە قەدەغەمان کردووە تا کۆتایی مانگی یانزەی ئەم ساڵ و هەروەها بەرهەمی قارچک و بەرهەمی بەروبوومە گەڵاییەکان بە تایبەتی سڵق و توور و شێرم و کەلەرم و چەوەنەر و تەڕەپیاز و بەرهەمی هەنار ئەمساڵ کە پێ ئەگا قەدەغەیە هاوردەکردنی بەرهەمی ترێ قەدەغەمان کردووە کە بەرهەمێکی ناوازەی جوانمان هەیە لە ترێ لەم بەرهەمانە کامانن کە ئەم ساڵ گەشتێتی ئاستی خوبژێوی بوو یەکەم جار بێتم بگاتە ئەو ئاستە و قەدەغە بکەوتە سەر هاوردەکردنی هاوشێوەیان جا من حەزمەکرد بۆ تەواو بکەم لەگەڵەوەی کە زۆربەی زۆری بەرهەمە کشت و کاڵەکان لە وەرزی پێگەیشتنە بەرهەمی کشت و کاڵی چێنراوی هاوینە و پاییزە و بەهارەشمان ئێستاکە هەمانە پێویستەکانی بازاڕی فول کردووە و پێداویستی هاوڵاتیانی سەر و زیاد پڕکردوێتەوە ئێمە گەر بە پێی ستاندارد سیرکەین هەموو تاچێک پێویستی ڕۆژانە بە 300 بۆ 350 غرام سەوزە هەیە و پێویستی ڕۆژانە بە 150 تا 200 غرام میوە هەیە ئەگەر سەیری بکەین بە پێی ستانداردە جیهانیەکان ئەمساڵ هەموو بەرهەمەکان لە کاتی پێگەیشتنە زیاد لە بازار هەیە و زیاد لە پێویستی بازار و داخوازی هاوڵاتیان هەیە بەشێکی زۆریشی بەرەو خوار و ناوەڕاستی عێراق ڕوا و بەرهەمانە بەڵام ئەوەی کە زۆر لە بەرچاوە ئێستا ئەوەی کە ئیکتیفای تەواوی کردووە لە بازارەکانە بریتە لە بەربوومی پەتاتە بە تەماتە تا پیاز بەرهەمەکانی قارچک بەرهەمە گەڵاییەکان بەرهەمی ترێ کە ئەمساڵ ترەیەکی جوانمان هەیە بەشێکی بە هەرچەندە بەوەی وشکە ساڵی و گۆڕانی کەش و هەوا بەشێک لە جوتیارانی ئێمە زەرمەند بوون لە بەروی باخە دێمەکارەکان بە حکمی وشکە ساڵی و بە حکمی هەتاوی گەرم و بەرزبوونەوەی پلەی گەرما بەشێکی جوتیارانمان زەرمەند بووە و تووشی ئافە و نەخۆشی بووە یاخود هەروەها بەشێک لە ترێکان زەرری کردووە یا وشک بووە بەڵام لەگەڵ ئەوەشە لە کۆی هەموو ئەم بابەتانە کە سەیری بکەین بەرهەمی کشت و کاڵی ئەم ساڵ بەجیا لەگەڵ ساڵانی ڕابردوو بە شێوەیەکی زۆر فائز هاتوۆتە ناو بازارەکان و بەرهەمی ئێمە ئێستا بازارەکانی خواردن و ڕاستی عێراقیش پێویستەکانی هاوڵاتیان دابین نکات لەگەڵەوە لە بەرهەمە کشت و کاڵەکان هەناردەکردن کرد بۆ عێراق ببوورە پێشتر کێشە هەبوو بۆ هەناردەکردن بۆ بازارەکانی ناوەڕاست و باشووری عێراق ئێستا بوو چارەسەرکردنی ئەو کێشانە کە چەندین ساڵە بەردەوام دەکە گەیشتونەتە چی؟ جا من حەزەکەم بۆش باسکەم کە ئێستا بەرهەمی هەنجووینی ناوخۆ و بەرهەمی پرۆژە پەلەوەریەکان هێلکە و مریشک بە قەدەغەیە و بە پێداویستەکانی بازاریشی پڕکردێتەوە هەناردی خوار و ناوەڕاستەکرێت ئێمە لە 2 ساڵی ڕابردووە بۆی جەنابتان بزانن کێشەی گەورە لەگەڵ عێراقەوە بوو کە ئاستەنگیان بۆ جوتیارانی ئێمە و بە بەرهەمەکانی ناوخۆی هەرێمی کوردستان دروستە کرد بۆ خوار و ناوەڕاستی عێراق بەڵام ئێمە 2 جار لەسەر یەک
لە دەربڵینی نیەتپاکی نیازپاکی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشت و کاڵ بەسەرپەرشتی جەنابی وەزیر خودی خاتو بێگەر تاڵەبانی هاوردەکردنی تەماتەمان قەدەغە کرد لە بەرچی لەبەر ئەو هەرچەنە تەماتە لە هەرێمی کوردستانی شار نەبوو لە سەرەتای مانگی یەک بوو لە پێناو تەماتەی زوبێر و وەسەط و جنوبی عێراق و تەماتەی نەجەف و تەماتەی بەسڕا ئەم چەند جارێکە کاردانەوەی هەبوو ئەمە هۆکار بوو بۆ ئەوەی کە ئێمە لە دوجارە بگەینە ئەوەی کە ڕۆژمێرێکی کشت و کاڵی یەکگرتوو لە هەموو عێراقا لەبەرەوەی عێراق یەک وحدەی ئینتاجی هەیە بە پێی مەوسمەکان بەرەمەکانیان نەگۆڕێت ئێمە ئێستا لە پێی یەک ڕۆژمێری کشت و کاڵی لەگەڵ حکوومەتی ئیتیحادی لەگەڵ وەزارەتی کشت و کاڵە ڕێککەوتوین لە باوەری سەوزەوە کە بە پێی مەوسمەکانی ئینتاجی ناوخۆی ئێمە ئەوان فراهەمی ڕێگا بکەن بۆ ئەوەی کە بەرهەمەکانی جوتیارانی ئێمە بەرەو خواروو ناوەڕاستی عێراق بڕوات و ڕێگەی ئێمە هاوکار بووین چونکە کاتی پێگەشتنی زۆربەی بەرهەمەکانی ئێمە لە دوجارە کە بەڵێ لە دوجار لە دوای ئەوەی کە سەرپەرشتی تیمێکی تەکنیکی وەزارەتمان کرد وەکو تیمی دانوستارکار سەردانی بەغدامان کرد لەیەکی حوت ڕێککەوتین لەسەر سیغەیەکی هاوبەش کە بۆ ئەوەی ئاستەنگ دروست نەبێ بۆ بەرهەمەکانی ناوخۆ لەگەڵ ئێوەی ئێمە بەشێک لە بەرهەمەکانمان سیاسەتی ڕۆژژمێری کشت و کاڵی ئێمە سیاسەتی دانانی باجە بەشێکشمان منع کردووە بەڵام ئەوان سیاسەتیان منع بۆیە لە نزیکەوە پێماوتن بۆ ڕێگریکردن لەوەی کە کێشە بۆ جوتیارانی ئێمە دروست نەبێت و بەرهەمی جوتیارانی ئێمە ساغ بێتەوە ئێمە ڕێککەوتین لەسەر نووسراوێکی تایبەت پڵێشەیەکی تایبەت پشگیریەکی تایبەت کە لە سەرجەم ئەلوەکان لە هەولێر لە سلەیمانی لە دهۆک لە زاخۆ لە گەرمیان لە ڕاپەڕین لە سۆران لە هەریەک لە ئیدارەی گەرمیان لەو شوێنانە یەک کڵێشەی موحەدمان داناوە لەگەڵ حکوومەتی ئیتیحادی لە وزارەتی کشت و کاڵ لەگەڵ خەدەماتی زراعی و بازارکردنی کشت و کاڵی لەگەڵ وزارەتی کشت و کاڵ ڕێککەوتوین کە ئەم پشتگیریە پشتگیری وەزارەتی کشت و کاڵە بۆ بەرهەمی ناوخۆ کە ئەم بەرهەمانە لە ناو ئەلوەکانی ئێمە بەرهەمێکی ساغ و سەلامەتە لە ڕێگەی مختبەرەکانی ناو ئەلووە پشکنینی بۆ کراوە و بەرهەمی جوتیارانە و ئێمە زەمانەتی 100% ئەەکەین بۆیە لەسەر ئەو سیغەیە ڕێککەوتوین لەگەڵ حکوومەتی ناوەندیە و ئەوانیش لەو حاڵەتەیە بە حکمی گۆڕانکاریەکانی کەشوهەوا بە حکمی پێویستیەکانیان بە بەرهەمی هەرێمی کوردستان لەو بابەتەیە ئاسانکار بوون بۆی کە ئێمە بتوانین بەو پشتگیریە هەموو ئەو بەرهەمانێکە چێتە خوار و ناوەڕاستی عێراق پشتیوانی لە جوتیاران و بەرهەمی جوتیارانی ناوخۆمان بکەین پشتیوانی لە کێڵگەکانی ناوخۆمان بکەین کە ئەو پشتگیریە لەوێ ئەخوات ئەو نووسراوە لەوێ ئەخوات وکە بەرهەمهێنا و بە بازارکردن ئیستا کێشەی نییە و لە داهاتووشە ئێمە بەردەوام لەسەر خەتین لەبەرەوەی ئەستا بەهۆی گەرما و بەهۆی کێشەکانی ئاوەوە لە خوار و ناوەڕاستی عێراق پێویستیان زۆریان بە بەرهەمی هەرێمی کوردستان اینجا لەگەڵ ئەمەشدا کاک ڕزگارکە پێویستێکی زۆریان بەو بەرهەمانە هەیە بەڵام تاوەکو دوسێ ڕوش بەر لە ئێستاش بە پێی بەدواداچوونی پامێرەکانمان لە یەکێک لە ڕێگەکانی نێوان مووسڵ و دهۆک بە دەیان بەرهەڵگری بەرهەمی جوورا و جوور لەوان بەرهەمی کشت و کاڵیش لە تێدا ڕێگری دەکرێت هەناردە بکرێت یانیش بەرامبەر بە هەناردەکردنیان یان تێپەڕاندنیان لەو بازگانە پارە وەردەگیرێتن بچی ئەم کێشە تاواکو ئێستا بەردەوامە ئێمە ئەم کێشەمان لەگەڵ وزارەتی کشت و کاڵی اتحادی باس کرد و لەگەڵ بەرپرسی تەساریحی ئەمنی و لەگەڵ بەرپرسی بە بازارکردن باسمان کرد کە بەردەوام کێشەی بازگەکان هەیە بەردەوام کێشەی تێپەڕاندنی بارەکان هەیە کە بەشێکی بەپارە تێدەپەڕێنرێ کە ئەمە کێشە بۆ هەموو لایەگەنێتەوە بەڕاستی بە پێچەوانەوە بەرهەمی خوار و ناوەڕاستی عێراق کە دێتە هەرێمی کوردستان هیچ ئاستەنگێک بۆ جوتیاران دروست ناکرێت وەلای خۆمانەوە ئێمە پێماوتن ئێوە هاتوون ئەو بەرهەمانەی ئێمە کە دێتە خوار و ناوەڕاستی عێراق پشتگیریەکی تەواو ئەەکەین و بە نووسراوێکی فەرمی بۆتانە نێرین ئەم نووسراوە مەختومە بە خەتمێکی حراری هەڵکەنراوە لەسەر وەرەقەکە بۆ ئەوەی کە جیا بکرێتەوە لەگەڵ هەر بارێکی نایاسایی کە تێکەڵە بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان نەبێت لەگەڵەوە ئەوان وەڵامی ئەویان داینەوە کە ئەوان بەپێی بڕیارێکی ئەنجومەنی ئابووری عێراقی بڕیاریان داوە کە هەرێک لە بازگەکانی سەد و باوە مەحموود و چیمەن و دارەمان ئەم چوار بازگەیە ڕێگە پێدراوە کە بەرهەمی ناوخۆی تیاتێ پەڕێ بەس ئەو بارهێک بازگانەی تر کە ئێمە بە پێی ڕۆژمێری کشت و کاڵی بە باش داخڵ دەبێت تەنها سەد و باوە مەحمودیان داناوە بەڵام لەگەڵەوە شاپێماوتن کە کێشە و گیر و گرفت بەردەوام دروستەکەن بۆ جوتیارانی ئێمە ئەوەی کە ئێستا هەیە ئێمە بڵێ لەگەڵیانە گەشتونێت و اتفاقێکە ئەو نووسراوە فەرمیانە بە جوتیارانی ئێمە و بەخاوەن بارەکان بێکە لە ئەلوەکانەوە تەزویدیانەکەین گرفت دروست نەکە ئەگەر لە داهاتوە گرفت دروست بێت داوامان کردووە کە دووبارە بە یەکەوە دانوستان بکەین لەسەرەوەی کە زەرەر لە جوتیارانی ئێمە و بەرهەمی جوتیارانمان بدەن بە پێچەوانەوە لە بەرژەوەندی بازاڕی هەرێمی عێراق و ناوخۆیە عێراق و خواری و ناوەڕاستی عێراقا و ئەوان
پێویستیەکانیان دابین دەکرێت بە نرخێکی گونجاو بە کواڵیتێکی بەرز. gelek spas rêzdar Rizgar Hemed şêwermendê Wezareta Çandiniya Herêma Kurdistanê ku ji hewlêrê li gel me bûy mando nebin.